بەڕێزانی کورسادی و سلااوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. 6 ساڵ لەمەوبەر و لە شەوێکی ئەنگوستەچا و شەوی پێشمەرگەدا داعش بە هەموو جەبەڕوت و توانا و قودرەتی خۆی و تەنانەت پشتیوانە نێودەوڵەتی و ئیقلیمیەکانی بە پیلانێکی پێشتر بۆ داڕێژرا و پەلاماری کەرکووکیدا. ئەو کات هێزی پێشمەرگەی کوردستان بەو چەکە پێشمەرگانە و بەو کەرەستە پێشمەرگانەی کە لە بەردەستی بوو تا توانیان شەڕێکی زۆر قارەمانانیان کرد. ئەگەرچی داعش توانی لە چەند شوێنێکەوە لە پەلامارەکانی چێتە پێشەوە، بەڵام ورەی پۆڵاینی کەرکووکیەکان و پێشمەرگە لە گەرمیان و کوێستان هەمووی بێکەوە یەکی گرتەوە و ئەم شەوەیان بەسەر داعشدا کردە شەوێکی شەوە زەنگاسا. ڕۆڵی شەهیدان، شەهید شێرکۆ و شەهید حوسێن مەنسوور و شەهید نەریمان و شەهید دڵشاد و ژمارەیەکی زۆر لە فەرماندە و پێشمەرگە هەرگیز لە یادی هیچ کوردستانیەک ناچێتەوە. ئەگەر بۆ کوردستانیەکان ئەوان جێگەی شەرەف و شانازی بن، بۆ کەرکووکیەکان وەکو مامەڕیشە و شەهیدەکانی تری کەرکووک هەمیشە مەدالیایەکی شەرەف و زێڕینن بە نێوچەوانی خەبات و مێژووی کەرکووک و کەرکووکیەکانەوە. کەرکووک هەتا ئەم ساتانەش لە ژێر پیلانێکی ئیقلیمی و تەنانەت نێوخۆییشدایە. ئەم شەوە کە کەرکووک کەوتە ژێر پەلامار، پیلانەکە بە جۆرێک بوو کە کەرکووک ئیدی وەکو کۆبانێ وەکو حەڵەب و وەکو مووسڵی بەسەر بێت. بەڵام پێشمەرگە قارەمانەکان و فەرماندە قارەمانەکان کەرکووکیان پاراست. لە دوای چەند ساڵێک لەم ڕوودا و لەم هەم قارەمانێتی و هەم ئەو کارەساتی لە دەستدانی کۆمەڵێک فەرماندە و پێشمەرگەم شەو ڕەهەند گفتوگۆکە لەگەڵ دوو بەرپرسی ئەو کاتەی محوەری کەرکووک کە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە، کە هەریەک لا بەڕێزان بەڕێز ئاسۆمامەند ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کات بەڕێزیان سەرپەرشتیاری محوەری کەرکووک بووە، وەها بەڕێز وەستا ڕسوول ڕاوێژکاری سەربازی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ هەردوو میوانی بەڕێزم. بڕیار بوو بەڕێز لیوە ئەیوبیش بەشدار بێ لە بەرنامەکە کە یەکێک بوو لە فەرماندە مەیدانیەکان، بەڵام بەهۆی هەندێک کاری تایبەتی خۆی نەیتوانی. سەرەتا من لە کاگاسۆ پرسم ئەو شەوە پیلانەکەی داعشەوەی خوێنتانەوە بۆ کەرکووک چی بوو کە بەو هەموو هێز و بەو هەموو تاکتیک و بەو هەموو پشتیوانیە پەلاماری تەواوی سەنگەرەکانی پێشمەرگەیدا؟ سەرەتا سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەرانی. پێشەچی سڵاو و ڕێز بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانەوە، بە تایبەتی شەهید شێرکۆ و شەهید حوسێن مەنسوور و سەرجەم شەهیدەکانی کە لە شەوی ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی کە لە ڕۆژێکی وەک ئەم ڕۆژانە شەهید بوون. دیارە دەمەوێت بە کورتی شتێک باسی توانا و قودرەتی داعش بکەم. هەموومان نەزانین کە داعش کە ئەو کاتانەی لە مووسڵ و سەلاحەدین و بەشێکی کەرکووک کۆنتڕۆلیان کرد و ئیمکانێتی داعش لەو پەڕی بەهێزیدا بوو، چەکی سووریا عێراقی کەوتووە بەردەست و ئەو خەڵکانی لەناو تێرۆریستانی داعش بوون، زۆربەی خەڵکی ئەفسەری مخابەرات و ئەفسەری عێراقی و ئەو خەڵکانە بوون کە لە شیشان و لەو شوێنانە یعنی توانایەکەیان زۆر نابەرامبەر بوو لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان. دیارە لە یەکەمی ڕۆژی دەست بە سەرداگرتنی حەویجەوە مەرامێکی ئەساسیان بوو کە بتوانن کۆنتڕۆلی کەرکووک بکەن و هەمووشمان و خەڵکی کەرکووکی زەزانێ ئیمکانیەتی هێزی پێشمەرگەی کوردستان توانایەکانی تەنان جاری وا بوو فیشەک و هەندێک چەک و تەقەمەنی لە قاچاقچی لە هەندێک شوێنی دیکە پەیدا کرا، بۆیە ئاسان نەبوو ڕوبەڕووی تیرۆریستانی داعش و چەندین جار کەرکووک وەکوتم بە چەند کیلۆمەترێک تیرۆریستانی داعش لێوە دوور بوو، بۆیە مەترسیەکان زۆر گەورە و زۆر بەهێز بوون. بەڵام بە ڕۆلی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕۆلی فەرماندەکان و چەندین هێرشی نابەرامبەریان کرد، هەموو هێرشەکان پوچەڵ کرانەوە. ڕاستە قوربانیەکان زۆر بوون، شەهیدەکان زۆر گەورن، بەڵام پاراستنی کەرکووک و ئەو دۆخی ئەو کاتی کەرکووک کارێکی ئاسان نەبوو. لە شەوێکی وەک ئەم شەودا برای عزیز و خۆشەویستم کاک وەستا ڕەسوولی لێرەیە، دیارە تیرۆریستانی داعش بە بەرنامەیەکی وایان دانابوو کە ١٠٠ تا ٩٩ کەرکووک بگرن، هەم لە ڕووی هەموو مەحوەرەکانە بە تایبەتی لە مەحوەری 5 و 4 و لە زۆربەی شوێنەکان و هەمیش بەرنامەی ئەوەی دانابوو
چەند خۆکوژیەک و لە ڕێگای مزگەوتەکانیشەوە لە گەڕەکە کوردیەکان و تەنانەت قەسری سەلام و ئەوانش کە هەم چارێکیان تەقاند و هەم ژمارەیەک تیرۆرسنە ناو شاری کەرکووک. شەوەکە شەوێکی تەماوی بوو لە قازانجی ئەوان بوو، دیارە ئاسان نەبوو. هێرشەکە نابەرامبەر بوو، وەکو وتم من بەش بە حاڵی خۆم ڕاستە ئەو کاتە مەسوولی مەڵبەند بووم، بەڵام هەمیشە لەگەر هێزی پێشمەرگەی کوردستان، هەمیشە لەگەر فەرماندەکان، هەمیشە لەگەر بە پشتیوانی ئێمە و کادیرەکان وانە، هەنیە جەماوەری کەرکووک پشتیوانێکی بەهێز بوون بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. و ئەو شەوە دیارە لە هەموو مەحوەرەکان، لە مەحوەری چوار کە هێرشی زۆر قورتیان لەسەر بوو، ئەوەی کە زیاتر پێشڕەویان کرد لە مەحوەری پێنجەوە بوو، لە منطقەی مەلاعوڵا، لە منطقەی تەلوەرد. یعنی ڕاستیەکی تایە نەمانەزانی کە شەوەکەی کە ئەو هێرشانە بوو نەمانەزانی فریای چۆ بکەوین. جگە لەوەش هێرشی زۆر قورس لەسەر ئەو مەحوەرێکا گۆستا ڕەسوور و شەید شێرکۆ، ینی بابرێن لەسەر ئەو برادرانە بوو، بەڵام ئەوەی کە پێشڕەویان کرد لە مەحوەری مەلاعوڵا زیاتر بەرەو خەبازە و ئەو شوێنانە. زایدەن تەلوەرد ئەوە بوو لە هەندێک شوێن پێشڕەویان کرد، بەڵام توانیمان لەوێ لە منطقەی خەبازەوانە ڕوبەڕوویان بینەوە. لە منطقەی مەلاعوڵاش بەداخەوە دەرێم کە ئەوێش تەلوەرد کە لەوێش پێشڕەویان کرد، ئەمە لە منطقەی محەتەی کارەبایەکە و لەوێ هێزێک و هێزی جگە لەو فەرماندانەی مەیدانی کە لەو سنوورە بوون، هێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان، هێژەکانی جەنابی کاکۆسەر بەرگری فریاکەوتن لە هەموو لایەکەوە بەهانامانەوە هاتن. مەسەلەن هەر لەو شەڕە و لەو دەست پێشخەریە مەسەلەن نەریمان دۆشکە لە لای ئەمە شەهید بوو، لەو لایە سیروان کە هێز بەرگری فریاکەوت و مخابەکاکەمەند هێزێکی بۆمان نرد، ئەوانە بۆ ئێمە پشتیوانێت هێزەکانمان هەم ماندوو بوون، هەم هێرشەکەش چەند مەترێک پێش چاوی خۆت نەدەبینی، ئاسان نەبوو. ینی مەسەلەن هەندێک باس هەیە، هەندێک جێڕانەوە هەیە، مەسەلەن ئەو کاتە هەموو پێشمەرگەکان و فەرماندەکان قارمانەتی گەوریان واندۆ بۆ نمونە باز لە شەهید نەریمان دۆشکا کرێکە شەهید نەریمان بە دۆشکە و سایقێکەوە تا پەلاماری ینی هێرشی کردوەوە سەر داعش، ینی جێ هێرشی کردووە. ینی ئەم قارەمانیاتانە لەکوێ هەیە بۆ پاراستنی خاچی شارێک یان وڵاتێک؟ من بۆ تاریخە لەمانایەوە نیە ئێستا کە ئینسان ئەو بڵێن ئەوەی کە کەرکووکی پاراست هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و فەرماندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. و من نامێ جیاکاری بکەم، بەڵام قوربانیەکان و تەسیاتەکان ئەو ڕۆژەی کە ئەو شەوەی کە ئەو نەریمان دۆشکە و سیروان پێرن سیروان سەرخەڕ ئەو بەردی ئەوانە کە بەهانای من تەبی دژە تیرۆریش هاتن بەرەو لای من، بەڵام لە شوێنێ دیکە فشارەکان زۆرتر بوو، داوام کرد کە بەرەو مەحوەری لای نەهرەوان و ئەو شوێنانە بڕۆنچکوانی لەگەێت. بۆیە یعنی هەر لە من لەو ساترەی کە دووەم کە لەوێ گیر بووبووین، ئەو نەریمان دۆشکە و ئەو هێزانەی دیکە زۆر بە مەردانە و زۆر بە ئازایانە ڕۆبەڕووی تیرۆریستانی داعش بینەوە. دیارە بە خۆشتانەدان وەکوتم ئیمکانێتی داعش، ینی سیارەیەکیان دروست کرده بوو، هیچ جۆرە ئاربیجی چەچێک نەیە بڕێوانە، ینی خانوویەک نازان بینایەکی گەورە بوو دەهات بەرەو ڕۆمان ئینسان نێزانی چۆن چۆنی، وەکوتم لە چەکەکانی زۆر نابەرامبەر بوو. بۆیە ینی ئەمە یعنی کەرکووک جگەلەوەی لە بیدایەتی هاتنی داعش لە لای بەشێک لە عەرەبەکان، لە لای بەشێک لەوانەی کە لە ناو شار پێیان وابوو ئەمە مەتاڵیبی شارعی سونییان نازانم چی، خەڵکێکی زۆر هاوکاریان بوو. تەنانەت لە ناو شاری کەرکووک ئێمە دەستگا ئەمنیەکان ئاسایش شۆرتە ئەمانە دەورێکی فعلیان هەبوو، ینی مەسەلە هەر پاراستنی سەنگەرەکان و ساترەکان نەبوو، پاراستنی ناو شاری کەرکووکیش کە ئێمە هەوڵماندا بەو هێزانەی خۆمان بە هەندێک هێزەکانی ئاسایش، هێزەکانی پۆلیس، ئەوانەی کە بڕێن ڕۆلی گەورەیان هەبوو، توانیان یعنی بکوتب جاری وای لە ناو شارەوە ئەگەر خەڵک لێت ڕاپەڕێ و چەکدار دروست بێ، گروپ دروست بێ، ئاسان نییە کۆنتڕۆلکردنی. بۆیە ینی هەموو کاتێک مەترسیمان لە ناو شاریش هەبوو کە ڕوبەڕوو بنەوە. زۆر باش ئاسۆ قسەی زیاتر لەسەرەکەین. کاگۆ ساڕسوڵ من
هەمیشە کە تۆ بینمە ڕۆژەم بیدێتەوە کە بە کلااوێکی عسکەری و دووربینێک و جیهازێکەوە دەستێکت بۆ ئەولا بوو دەستێکت بۆ ئەولا بوو شەوەش بوویت تر هەر بیرت لای ئەوە بوو کە کەرکک بپارێزن ئەمێ باسی ئەو شەوە بکەیت باسی قارەمانەتی پێشمەرگە بکەیت باسی گرنگی کەرکک بکەیت کە ئەو خۆفی داکردن و قوربانیدانە بۆ کەرکک. سپاس بۆ بەڕستان. سڵاو لە جانی پاچی و پاڵەوانانەی کە بۆ پاراسری کەرکک و جانی خۆیان کردە قوربانی و ئەو پێشمەرگانەشی کە توانیان بەرگریەکی بێوێنە بکەن پێشمەرگە و فەرماندەکان بێکەوە کە نەهێڵن کەرکک بێتە دەست داگیرکەران. ئەو شەوە ئێمە پێشتر لەگەڵ کاک ئاسۆ کە کاک ئاسۆ مەسوولمەڵبەت نەبووە بەلای ئێمەوە بەس مەسوولی هێزی پێشمەرگەش بووە چونکە بە بەردەوامی ئێمە بەڵێ وایە تاکە کەس بووە کە پێمان گوتووە ئەوە ئەم شەو لە فڵان شوێن پێویستمان بەهێزەیە پێویستمان بە هەر شتێکە خۆی و مەدانی بۆ خۆش نییە دانیشتووە ئێستا ڕوبەڕی ئەو قسە بکەین. قسەمان کرد وتمان جموجۆڵ هەیە جموجۆڵی دوژمن هەیە لەگەر کاک شێرکۆ سەعات 11 و قسەم کردم کاک شێرکۆ خەتێکی بەرفراوان و معلوماتی هەبوو لە ناو داعشە وتی خەتەکانی لای منیش هەروە ئاڵێن من بەداخەوە کاک نەهرۆم ئاگادار کردەوە نەهرۆ ئەو وەختە لیوای 11 بوو ئامر لیوای 11 بوو پێم گوتم کاک نەهرۆ ئێمە خەتێکمان هەیە لە ناو داعش پێمان دەڵێ ئەوە دەنجی شۆفڵەکە داعش ساترەکەی خۆی دەبڕێ بەرامبەر بێەوە دێ ساترەکەش 50 مەتریان بین بۆ چونکە ئاوەکە بوو ئەو بەری ئاوەکەوان بڵێ بەڵێ ئەو وڵامی دامەوتی فەرماندەکانی سەر ئاوەکەڵێن هیچ نییە ئەمە زوو ینی پێش شەڕەکە. کاک شێرکۆ کە ئەوی شەرتاکی دیکردەوە ئەمجا من جیهازێکی ئیستیمکانم لە لابوو دەنجی داعشەکانم وەرەگرت تەکید بووم یعنی مەشغوڵیەکان لەوەیە بوو بەڵام زۆر بە ڕەمز قسەیانە کرد بەوە بە ئاشکرا قسەیان ناکرد هێزێ بۆ ئەوێ هێزێ بۆ شتەکانیان هەمووی ڕەمز بوو. لە دواییە کە هجومەکە دەستی پێکرد نزیکەی سەعات 2 بوو دەستی پێکرد لە مەحوەری لای ئێمە لە نەهرەوانەوە دەستی پێکرد لە پردی نەهرەوانەوە توانیان بێنە بن سەنگەرەکان سەرەتا لە خوارەوە لە مەلا عەبدوڵڵا زیاد پێشڕێویان کرد کاک ئاسۆ تەکلیفی لە من کرد وتی تو هێزەکەی من بەرە هێزەکەی خۆی لەگەڵ من هێزێکم لەدا بۆ مەحوەر هەردووچی بەرەو بڕۆ بەرەوەیەتی وەزعیاتی زۆر خراپە. من لە کەیوان کە دەرچووم چوومە ناو مەتار هێزەکەی کاگەی بووان لە ناو فڕۆکەخانە بوو ئەوانم ئاگادار کردەوتم بە پەلە ئەبێ بجوڵین هێزەکەتان خۆم بەرەو فلکەی تۆبزاوە کۆتمەڕێ لە فلکەی تۆبزاوە دوا تەلەفۆن لە بینی من و کاک شێرکۆ ڕوویدا کاک شێرکۆوتم لە کوێی گوتی لە سکەکە تێپەڕۆم بەرەو نەهرەوانە چم لەوا چێ نەهرەوان وەزئی خراپ بێتم کاک شێرکۆ نەهرەوان سوختە مەچۆ وتی نا برادەکان لەوێن هێشتا دەڵێن بەدەست خۆمانەوەیە وتم باشە پەلەمەکە بۆ ئەوەی ئەو هەندێک دەبابە و ناقیلێمان خست بۆ ڕێ لەگەڵ کاک مەریوان قسەم کردوتیەوە خستومەتە ڕێ کاک ڕەفیق لێ پرسراوێن بوو لە ڕێ قسەم لەگەڵ کرد کاک ڕەفیق وتی لە تۆبزاوە تێپەڕیوم یعنی لە پێش منەوە بوون ناقیلە و شتەکان منیش وتم پەلەمەکە بچۆ با ئەوانە بگا پێت ئەم جایێرش بکەرەوە وتی ناقەی ناکە من هەرەچم کاک شێرکۆ پیاوێکی ئازا و ئەو بوو خۆی پێ ناگیرە ڕەبیەکی لە دەست بچێت و نەچێتە شوێنەکەی. من چاوەڕی هێزێکمە کرد هێزێکمان هەبوو لە بەردەستی مەحوەری عەلی چیمەنی بگاتە لام بەحساب لەگەڵ هێزەکەی کاگا کوسۆش بگاتە لام بەرەو یای چی بڕۆم لە دوای زۆری پێ نەچوو کاتێکی کەم تەلەفۆنێکم لە نەعمانەوە بۆ هات وتی نەعمان کە لە بەرپرس بوو لە دەستەکەی کاک شێرکۆ بووتی وەستا کاک شێرکۆ پێکرا کەوتی کاک شێرکۆ پێکرا قەرەوشەوە هەر ئەو لەحزانە ینی چەند 20 دقەیەک دەبوو دوای ئەو قسانی من و کاک شێرکۆ چارەجێک دەبوو 20 دقە دەبوو هەر ئەوەن دەبوو من پەیوەندیم بە کاگاسۆ کرد هەواڵەکەم بە کاگاسۆدا زۆرم تاسیر بوو کاگاسۆ وتم کاگاسۆ لەبەرەوەی شێرکۆ شەهید بووە لیوای یەک دەنی پیان وتر شەهید بووە بەڵێ وتی کە پێکرا و شەهید بووە من وتم لیوای یەک وەزئی خراپە من ئەچم بەرەو لیوای یەک داوا لە جەنابتێکم بە هێزەکان تەرۆ بڕۆی بەرەو لای نەهرۆ ئەوان چونکە با لیوای یەک زۆرتر خەسارە نەدەین لەو کاتەیە کە کاک شێرکۆ شەهید دەبێ کاک شێرکۆ تەبەن کە دەچێ هێشتا نەهرەوان بە تەواوی نەگیراوە نەکەوت دەست دوژمن بە پێی قسەی ئەوانەی کاک ڕاستی لەوێ بووە و کاک شەعومەر پیاوێکی ئازایە من بۆیە حەز ناکەم فەرقی نێوان پێشمەرگە یەکێتی و پارتی بکرێم دوانە یەکیان یەکێتی بوون یەکیان پارتی بوونە لە لیوای یەکە هەردووچیان لە مقاومەیە بوونە شەعومەر دوو جا بریندارێ بێ لەوێ ڕاستی و ئەوان ئەڵێن کاک شێرکۆ ئەم لای ڕێبێ کاخ ساترەکەمان کەوتۆتە دەست دوژمن لای ئاوەکەوە ئەم لای بەدەست خۆمانەوە کاک شێرکۆش دابەزێ ئەڵێ با هێرشێ بکەین هێرشێ بکەین بۆی سەنگەرەکە وەرگرینەوە بەداخەوە لە یەکەم هێرشە کاک شێرکۆ پێچرێ و شەهید دەبێ
دوای جەنازەکەی دەرەکەن ڕاستی وانە چۆنێک بێ ئەو برادرانەی لەوێ بوون واتە ئێمە لەوێ سنووری فەوجی چوارمان غەرق کرا لەلایەن دوژمنەوە فەوجی چوارش خەتەر بوو شوێنەکەی بۆچی لەبەرەوەی یەکسەر هێزەکەی دوژمن سەرکەوت بەرەو گردێکی لێ پێڵێن گوندی تەپەی گوندی تیبا لە گوندی تیبا هێزیشماندانا بوو بەڵام تێگەیشتم خەتەرە بۆیە هێزەکەی علی چیمەنی کە من چاوەڕێم دەکرد بێ بۆ لای من چاوەڕێم نەکردتم تۆ علی کاکی واڕەش جێگرم بوو تم کاکی واڕەش لەگەر هێزەکەی علی چیمەنی بچۆ بەرەو هێزێکش لە لیوای 134 وەختە کاکلیوە لە هەمان کادامر لیواش بوو لەوێش دەگە خۆت بەرە بڕۆ بۆ ڕێی ڕەشاد ڕێی ڕەشاد وەزەی خراپە بێ کاکی وا کە چوو بوو فەوجی سێ سەلام منتگ لە هین بوو لە ڕەشاد بوو ئەوختە جێگری فەوج بوو نازان شتێکی لە بابەتە بوو سەلام لە ڕەشاد بوو کە قسەم لەگەڵیان نەکردوتیان هەتا ئێستا باشین کاکی وا گەیشتە لایەن ئیتر من کە هاتم بەرەو سکەکە سکەی قتارەکە ئەوەی کە هەندێشتی زۆر سیر لەو شەوە هەیە ینی ئینسان هەر دڵی پێ خۆشە بێت لە هینێکە مەسەلەن من گەیشتمە سکەی قتارەکە و دوای ئەوی سکەی قتارەکەم بە حسابی خۆم قایم کردوون دەبابۆ ناقیلەکانمان لێودانە بەو شەوە ناتوانرا بە دەبابۆ بۆ نەهرەوان هێرش بکەیتەوە تاریک بوو مامچالاک لەوێ بوو تو مامچالاک ئاگات لەرێ بێ بنەگەڕەوە مەکتەب خالید خەتەرە من هاتمە مەکتەب خالید لە مەکتەب خالید مامەوە کاک نارۆ جیازی لەگەڵا کردم وەستە هەرچێکی هێزم بۆ بنێرە لە دڵی خۆماوتم من خۆم هەموو هێزەکانم دابەش کردو هێزەکەی کاگاسۆ بۆ ئێم نات هێزەکەی علی بۆ ئێم نات هێزەکەی کاک ئەیوب بووان بەرەو ڕێکەوت دەرەوەکە ئیتر هەر هاوارم کرد پێوتم بۆ کاگاسۆ بەڕێوێ و هێزت بۆ دێنێ زۆرتر ورەکەیم بە کاک ئاسۆ بەرزە کردەوە لەوێ دوو حاڵات هەیە حەزەکەم باسیکەم لە بیرم ناچێ بەداخەوە لە بەرەبیانی لە نزیکەی ساعتێ مقاومە ئەوانە لە دوای کاک شێرکۆ ڕێ ڕەشاد شکان کاکی واوتی ئێمە شکاین و شوێنەکەی خۆمان بەجێهێشت لەم لامەوە تەلوەرد شکا تەلوەرد بەشێ لە هێزەکەیان بەسەر فەوجی یەکی لیواییەکە بەسەر مەکتەب خالی داهات ئەوەی ئێمەشی لەگەڵ خۆیان شکاندەوە ئەنی ئەمەش بوو بە کارێکی ناخۆش کاک قادر لای کاک ئاسۆ بوو جیازی لەگەڵ کردم وتی من لەسەر پردەکەی تەلوەردم ئەو هەندێک برادری گەورە لێوە ڕایان کرد من چی بکەم مەسئول مەحوورەوانە تو پەیوەندی بە کاگاسۆ بکە بزانە تۆ لەوێ پەیوەندی بە کاگاسۆ بکە منەوەتە لە مەکتەب خالید و نەمێشتەوە مەکتەب خالید بژیرێ لەو کاتەیە من سێ مەفرەزەم لەگەڵ بوو مەفرەزەکەی خۆم ڕزگار سەرپەرشتێکە لە لای من لەگەڵ شەماڵا ڕزگار قژلول مەفرەزەیەکی پەکەکە مەفرەزەیەکی کوردستانی ڕۆژهەڵات هێزێکی کوردستان بەڵێ هەر سێکمان پێکەوە دانیشتین فەرماندەکان ئەژیت کەلاری بوو لەگەڵ علی سێفە هەر سێکمان پێکەوە دانیشتم چیەڵێن ئێمە بیکەینە مقاومێک خوێنی هەر سێکمان لێرە بڕژێ بۆی پێمان بڵێن عینێکی خەڵکی هەمووی هەرسان هات لەسەر کەرکووکەوەی کرد خاڵێکی تر کە زۆر بەلامەوە سیر بوو تەبەن کە قسەم لەگەڵ ئەوە نەهرۆ لەولاوە شکا بوو فەقیرە هاواری هێزی دەکرد سید ساڵح شکا هێزەکەی شکا لە تەلەلوەرد لیوای یەک بە شەیدبوونی کاک شێرکۆ معلوم بوو کۆنتترۆل ناکرایەوە هەر چوار فەوجەکە شکا یعنی کۆنتترۆل ناکرایەوە مینێکی عسکەریەکە فەرماندە شەید بە خۆتان نەزانن چۆنە سەلام لە خەبازە هاواری کردوتی شەڕم لەسەرە خەبازە زۆر لە ئەوەی کاگاسۆ باسی کرد 5 کیلۆمەتر لە با بڵێن لە عمقی ئێمەیە بوو لە مەحوەری پێنجە وتم سەلام مقاومە بکەوت چارەجیش پێ نەچووتی شکام یعنی دەست بۆ هەر بەفرێکە برد هەرسی دێنا تەهایکانی بەردی لە سەر پردەکەی ڕەشاد بوو فەرماندەی لیوای دوو سکرتارێت بوو وتم تا هاتووە ئەڵێ چی وتی بە حەقی پێغەمبەر من بەجێ نایەڵم سوێندێکی خۆشناوانەی خوارد بە حەقی پێغەمبەر من بەجێ نایەڵم فعلەن بەجێ نەهێشت لەو کاتەیە کاک ڕەفعەت لەسەر خەت بوو کاک شێخ جەعفەر لەسەر خەت بوو کاک ئاسۆ هەموو هاواریانە کرد ینی با بڵێن بەدەنگمانەوە بێن من وتم هێزەکەی دژە تیرۆر کاک ڕەفعەتی هاتووە بۆ چۆ بێ وتم بینێرن بۆ ڕێی ڕەشاد چونکە ڕێی ڕەشاد زۆر نزیک بوو لە ناو کەرکووکەوە ینی ئەگەر بێت و ئەوان زیاتر بەهاتایەتن پێش دەچوونە فلکەی تۆبزاوە ئەوانم قەڕی کاک جەعفەر لێوە بوو هەر دەستیان لە شارش گیر بۆیە خەتەر بوو هەمان ئەو سیارە بۆم ڕێژکراوانیان با بڵێن سیارە گەورانەی کە تەغلیب کرابوو ئێمە وێنەکانیمان هەیە لە کورساتە شێو لە بەرنامەشمان لەسەری کردووە ئەو سیارانەشیان لە ڕێی ڕەشادەوە هێنابوو بیپەڕێنەوە بەڵام بەختی خۆمان شۆفڵەکەیان عاتڵ بوو ساترەکەی پێنەیەکرایەوە لە جیازەکە من جۆم لە قسەکانی بوو لە ڕێی مەکتەب خالیدش شۆفڵەکەمان سووتان ئەویش نەیتوانی لێوێ شەو بپەڕێتەوە تەنها لێک شوێن پەڕیەوە کە پێ دەگوترێ مەلا عەبدوڵڵا لەوێ کاک هێزەکەی دژە تیرۆر زۆر مەردانە کاک پۆڵات قیادەیە کرد چوون بەرەو ڕێ ڕەشاد توانیان ڕەشاد لە زووترین کاتە شوێنەکەی هێزی پێشمەرگە بگرنەوە لە تیبەش دەریانکەن داعشەکان بگەڕێنەوە ناو نارەوان
هاتنەوە ناو هێشتا هەر ئەو شەوەیە ینی بەڵێ بەڵێ ئەمە جا بۆ نەکبەتی ئەو شەوە زۆر درێژە بوو شەوێکی زۆر درێژ بوو زۆر سارد بوو زۆر تەماوی بوو کاگاسۆ باسی کرد من بگوت بۆ ڕۆژ نابێتەوە ینی بیرم لەوا کردم بۆ ڕۆژ نابێتەوە ئێمە لە مەکتەب خالید داوامان لە کاک جەعفەر کرد هێزی لیوای 16 بە فەرماندەیی ئەمید ڕوکن ڕێبوار کە ئەو کاتە جێگری لیوا بوو بەڕاستی بە پیرمانەوە هات کە هات من ئەمەوێت دەوری ڕزگار باز بکەم ڕزگارێکم لەگەڵا بوو تەبەن هەر کەسێ ئەڕۆی ناهاتەوە ئەڕۆیشتی تکە وا بوو شەهیدەوەیان بریندار ناهاتەوە یا شەرتژنی ڕەنگە جاروای ڕاشی بکردوای ڕزگار گوتی ئەچم هێزەکەی ڕێبوار پێی گوتم گوتی کاگوەسەم گەشتومەتە لای گڵۆپەکانی غازی شیمال گڵۆپ و شتێکی گەورەم لێ دیارە بەس من نەشارەزام نەچاومە بینێ بڕۆم وتم باشەوە ڕزگار دێ بەپیرێتەوە ڕزگار چوو هێزەکەی هێنا بوو 500 متر لە دوای ئەمە تەوزەیە کرد و سێترێکی کۆنی کاک شێرکۆ لەوێ بوو هات 500 مترێکە بوو هێزەکەی تەوزەیە کرد و ڕزگار هاتەوە بۆ لام وتمەرە ڕزگار هاتیتەوە وتی بەڵێ هاتمەوە لەو کاتەیە تەلەلوەرد کە شکا بوو هێزەکانی داعش بەدەم ئەم بەری ئاویشە بە بەری ئێمەشە بەرەو لای ئێمە پلانەکەیان بۆ ناو کەرکووک بەڵێ کە هاتبوون پلانەکەیان زۆر گەورە بوو بە هەموو معلوماتێک لە 2000 کەس کەمتریان نەخستەوە گەڕ بۆ ئەو شەڕە کە هاتن ئێمە ساترێکمان لەبینە بوو مقەر فەوجێکی لێبوو پێشتر کوڕێکم لەگەڵا بوو شەوگەر شەهید بوو لە جەماعەتی بەکە بوو دوای بەداخەوە چوو لە کۆبانێ شەهید وەر خەڵکی کۆبانێش بوو هەزار سڵاو لە گیانی وتی کاک وەساوتم بەڵێ وتی هۆ ئەم ناو ساتری ئەم دیومانەوە داعشتیایە یعنی ئێمە لەسەر جا دەکەین ئەم ساتری ئەم دیدەشتیا بە زێماگامان لە پێشەوەیە وتی شەڕکان هەرچۆنە بێ نێنە ئەم دی ساترەکە چکۆباتات نەم دی ساترەکەی من پێ 6 سیارەمان لەگەڵا زۆرمان لەگەڵا بۆڵا دوو بەس هەمەرمان پێ بوو خب دوایان لێگرت من بارانی ژوو نەمانەتوانی بەناو وەردەکەیان ساحب بکەین سیرمان کرد سکەکەشمان لێگیرا پێش و سکەکەمان لێگیرا تەنیشتشمان لێگیرا ئەو کوڕانەی پەکەکە بەداخەوە لەوێکیان شەهید بۆ ئارمانچ وتی من دەچم لەو بەرەو بریندار بە جێماوەی پێشمەرگە لەو بەری ئاوەکە ئەوی هێنم چوو قارەمانانە چوو ئەویشی هێنا ئێمە لەوێ 500 متر پاشەکشەمان کرد هاتیە ناو هێزەکەی ڕێبوارەوە هەمەری باشی پێ بوو کە دامەزرا بوو لەوێ بەبەردەوامیش لەگەڵ کاک ئاسۆ و کاک ڕەفەت و کاک جەعفەر لەسەر خەت بووم بۆ ئەوەی ینی ئامی منتیقەکان ئاگامان لێبێت چکە وەزەکان زۆر خەتەر بووە باسم کرد ڕۆژش درێژە بووە دوای کاک پۆڵات بەهێزێکەوە کە دوای ڕزگارکردنی ڕەشاد هات بۆ ڕێی بۆ لای من هات بۆ مەکتەب خالید لەگەر گەیشتنی ئەو باش بوو ئیتر دەستمان بە هێرشێکی دژە هێرش کردەوە لە سەر مەکتەب خالید داعشکا یەکەم شکانی داعش لەو نقطەیەوە لە مەکتەب خالید دەستی پێکرد و لە لای کاک ئاسۆوانیشەوە بەرەو ئەو لاڕۆیی ئەو بەیانێ ئێمە سعات هەشت گەیشتنەوە سەر پردەکەی مەکتەب خالید بۆ سعات دەوری 12 لەگەر هێزەکەی دژە تیرۆر هێرشێکمان کرد بەسەر نەهرەوانشمان باکرەوە تا لە 12:30 بە دواوە لە مەحوەری چوار هیچ بستەخاچێ نەما ئێمە ڕزگاری نەکەینەوە نەکەوێتەوە دەستی خۆمان تەلوەردما بوو تەلوەردش کاگاسۆ و وازام کاگورهانشتان هەر لەگەڵا بوو ئەسرەکەی گوتی وەستاەوە ئێمە هێرشەکەین بۆ تەلوەرد تو لە مەکتەب خالیدی وتم بەڵێ هەر لێش شەید حوسێن مەنسوور بەتەریشتمان ونا ئەوە ڕۆژێکی دوای دێنە سەرەوە ئەمە ئەم شەوەی کە ئێمە باسیەکەین کاکشەرکۆمان لە دەستدا شێر شێرزادی زەنگەنەمان لە دەستدا جێگری لیوای 134 لای کاکیوا بوو چەندین فەرماندە و پێشمەرگەی ترمان لە نەهرەوان لە دەستدا بوو شەید بوون بەداخەوە بڕێ لە پێشمەرکانمان لەگەڵدا بڕەهاتنی داعشە کەوتنە ئەو بەری ئاوە نەهاتن بۆ لای ئێمە لەم بەربووین ئەوانش لە ناو دێی مەکتەب خالید داعش گەیشت پیان و بە ئەسیر گیرانەوەی چێک بوو لە هەرە زەربە گەورەکانی لای ئێمە ئیتر من لە قۆڵی لای ئێمە دەتوانم بڵێم ئەمە بوو زیانەکانمان و سەرکەوتنەکەشمان گەورە بوو جەنازێکی زۆری داعشیش هەم لە تیبە و ڕێڕەشاد هەم لە مەکتەب خالید و نەهرەوانش کەوتە بەردەستی هێزی پێشمەرگ. بەڵێ ئەم جێڕانەوانە بۆ ئێمە گرینگە بۆەوەی کە تێبگەین کە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک لایەوە چی ئەگەێنە ینی ئاوا مەسەلەن لە گەرمیان و کوێستان و لە ڕۆژهەڵات و لە باکووری کوردستانەوە و لە با ڕۆژاوی کوردستانەوە خەڵک بێ خۆی بۆ بەشەیدکردندا ئەو فەلسەفێ لایەوە چی ئەگەێنێ کاگاس بەڵا بەخۆتە زانی کەرکووک بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چەند گرنگی و ئاهەمیەتی خۆی هەیە و هەمیشە لە هەموو خۆشی و ناخۆشیەکان یەکێتی لە خەمی کەرکووک و یان ئەو ناوچانە بووە و قوربانیەکانیش ئەوە دەرەخان من باسم لەوە کرد کە هەموو کاتێک کە مەترسیەکان داهاتە سەر کەرکووک یان ئەو ناوچانە گوێ نەدەدا ئەمە مەکتەبی سیاسی ئەمە سەرکردایەتی ئەمە هێزی فلانە ئەمە نازانم چییە نادی کاکوستە و یان هێزەکەی یان دژە تیرۆر و کاک برادرانە هەمووی لە هەموو کاتەکانە بەهانایی ئێمە هاتوون یعنی ئەو شەوی هێرشەکە وەستا من
ئەو بە تەفاسیل جێڕایەوە دیارە کە هێرشەکە پێش هێرشەکە و معلوماتمان نەبوو کە داعش هەموو ئامادەکاریەوە کاوە لەگە کاک شێرکۆم بەخۆم چەند جارە تەلەفۆن هەموو گیانی معنەویات بوو هەیە دەیگوت کاک شێرکۆکە پێویستەکە بەبێ من هێزێکمان نەبوو بە هەمەر و بە کۆمەڵێک شتیەوە ئەو شەوە هێزەکەم نزیک ئەوێ خستەوە لە لای کاک وەستا ڕەسوولوان وەختێک کە هێرشەکە دەستی پێکرد ئیتر من بەرەو ئیتیجاهی مەلا عەبدوڵڵاوانە کە زانیم محەتەی کارەبا و خەبازەوانە بەرەو ئیتیجا ڕۆیشتم وەستاش لەم لاوە ینی ئەو شەوە هەتا بەیانیەکەی توانیمان هەرگیز نەبێ بەلایانی کەمەوە ئەو ستۆپێک بە پێشڕەویەکانی داعشکەین لە خەتی خەبازەوە لە خەتی تەلوەردەوە پێشڕەویان کردبوو هەتا تۆزێ دنیا ڕووناک بۆ تۆزێ تەمەکە ئەوەی کردو توانیمان وەکوتم بە قۆناغڕاستە لە مەحوەری چوار لە خەتی ڕەشادوانە پێشڕەویان کردو بەڵام لە ماوەیەکی کورت هەم دژە تیرۆر و هەم ئەو هێزانەی کە هاتن بەهانای کاک وەستاویان و برادرانەوە توانیان کۆنتترۆلی بکەنەوە بوو لە نیوەڕۆیەکە و دوای نیوەڕۆیەکە هەم جەنابی کاکۆسەت و برادرە فەرماندەکانی شاتمانە ئێمە لە دوای نیوەڕۆیەکەوە هەمەرێکیان دانابوو لە تەلوەر لەوێ پێمان تەقیەوە باش بوو تۆزێ و کاتە لێ دوور کەوتوینە باران بوو دەنا لەوێ خەسارەتی زیاترە بوو بەڵام ژمارەی کوژراوەکانی داعش ینی لەو شەو تا بەیانی زیاتر لە 100 کەسە بوو دوای خۆ بینیتان کە شارەوانی ژمارەکەی کۆکردە و شاردیەوانە زۆر لەوە ینی ڕوبەڕووبوونەوەکە ئاسان نەبوو و هێرشەکەش هێرشێکی زۆر بەرفراوان بوو لە هەموو مەحوەر و لە هەموو شوێنەکانەوە مەجاالێکیان هێشت کە هێزی احتیاتەکانت بتوانێت بەهانای شوێنەکانی دیکەوە کاگاسۆ گەرە و قارەمانێتی و ئەو ڕۆحبەخشینە نەبووایە چی بەسەر کەرکووکە هاتووسن بەدڵنیاییەوە ئێمە من بەش من بەخۆم کاگوەستا برادرانی فەرماندەی و برادرانی لەوێ بوون دەزانن بە پاراستنی کەرکووکارێکی ئاسان نەبوو نەگەوە هێوە یەکێک بوو لە هێرشە گەورەکان بەڵام چەندین هێرشی دیکە کرا کەرکووک لە مەترسی ڕزگاری بوو بەداخەوەیان ئەوەی کە من زۆر جاڕم بێ باسمان کرد بێ کەرکووکمان لە نەزدەی هەڵی سیاسی لەدەستدا و باجەکەی شێوەی کە ئێستام دۆخی ئێستای کەرکووکە بەڵام پاراستی کەرکووک ئاسانی کەم ڕێگەتان نەداوەکو حەڵەبی لێبێ وەکو مووسڵی لێبێت بەدڵنیاییەوە چکە وەکو ئاسان نەبوو کەرکووک بەتەنیا کورد نییە تو بە خۆ دەزانی ینی ژمارەیەکی زۆر خواروی کەرکووک هەموو گەڕەکی عەرەب نشینە بدایەت هەموو هاوکاری تیرۆریستانی داعش بوون بەندوایانە خەڵکیان هەبوو لە ناوە ینی من تەنانەت بگرە لە ڕۆڵی مەڵبەند کادیرەکانی مەڵبەند ڕەبێ بۆ هەندێک کادری مەڵبەند و جێگر مەڵبەندان هەبوو نەساک شۆفەر بۆ ئەوەکان ڕۆڵی ئاسایز وەڵام من ڕێزم بۆ هەموو برادرانی لایەنەکانی دیکە بەڵام لە ناو هێزەکانی لایەنەکانی دیکە ڕەم بێ لە ناو پۆلیس ئەمی سەرحەد قادر ڕەم بێ مەسەن یەکێک بوو لەوانەی کە ڕۆڵی هەبوو لە هەم بۆ جەبهەکان هەم بۆ ناوشار تەبێ هێزەکانی خۆشمە ئاسایی شووانە من مەبەستم بە نمونە کە ئەو سەر بەلایەنێ دیکەیە و سەر بە جێتێ دیکەی ڕۆلی هەبووە ئینسان چی ببینێ ئەوە باسەکە بەڵام هەمووی کەرکووک ئینسان لە ئەرزی واقع دەزانێت چەند سەخت بوو و چەند ڕوبەڕووبوونەوەکان کارێکی ئاسان نەبووە هەستانە کرد کە داعش مەسەلەن هێزێکی ئیقلیمیش پشتیوانی ئەکا و مەسەلەن ئەو هەموو چەک و خۆ ئامادەکاریەی بۆ گۆڕینی دموگرافیای کەرکووک بەدڵنیاییەوە هێزی ئەقلیمی مەبەستی بوو کەرکووک بکرێتە دەر تیرۆریستانی داعش وەکوتم هاوکاریەکانیان توانایەکانیان ینی لە ڕادە بەدەر بوو ینی ئەوەی کە هێرشەکانیانە کرد جگە لەوەی کە خەڵکی خەبیر و شارەزاوانە بەڵام ئیمکانێتەکانیشیان بێحەد بوو کە بۆ ئەوەی هێرشیان هێنا سەر کەرکووک بەڵێ کاک ئاسۆیانی باسی ئەوە بکەین کەرکووک ئێستا ڕەنگە زۆر لە بینەران بڵێن ئێستا لە دەستی پێشمەرگە نەماوە هێز دوای ئەو هەموو قوربانیدانە بەڵام لە دەستی پێشمەرگە نەماوە ئێوە هۆکارەکەی بۆ چی ئەجێڕنەوە دواتر لەو قوربانیدانانە چیتان بە کەرکووک بەخشیەوە مەسەلەن لانی کەم کەرکووکتان لە چی پاراستووە من نامێ زۆر بمەمە سەر قوڵایی بەڵام ئەو کاتە و خەڵکی کەرکووک و لایەنەکانی ژیان هەڵوێستی ئێمە دیار بوو کە ئێمە ئەو هەڵە سیاسیانە کە هاوارمان کرد کە کەرکووک لە نەتیجەی هەڵەی سیاسی لە دەستی دەین دیارە بە خۆتەزانی هەوڵماندا بەڵام جەمان لە ڕانە گیرە و ئەو بوو کە ئەوەی کە بەسەر کەرکووک داهات و خەڵکی کەرکووکیش ئەو شایەدیەمان بۆ دەدا هەم لە قوربانیەکان
هەم لە ئەوەی کە بە هەر هۆکارێ بووبێ کەرکووک وەکو مووسلی لێ نەهات، کەرکوو وەکو کوبانی لێ نەهات، کەرکوو وەکو زۆر شوێنی دیکەی لێ نەهات. بۆیە ئێمە ئەو هەڵوێستانەمان یان ئەوانەمان بۆ لە خەمی کەرکوو بین، وەدە دەشمانزانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەری هەمووشیانەوە جەنابی مام جەلال کە هەمیشە سەر ڕایەرکەکانی خۆی هەمیشە لە خەمی کەرکووچیەکان بوو. بۆیە ڕێبازەکەی مەدرسەکەی وا فێری کردبوون کە هەمیشە خەوڵ بدەین کەرکوو بپارێزین لە هەر مەترسیەکە ڕوبەڕووبنەوەی بەداخەوەیان ئێمەی کە وەکوتم ئێستا وەختی نییە باسی برینەکان بکرێنەوە ما هەوڵماندا بۆ وەستا ڕەسوول شایەتدا هەمووانیش کە هەمومان هەوڵماندا کام مەترسیانە لەسەر کەرکوو و لە یەکەمی ڕۆژی تیرۆریستانی داعش مەرامێکە بۆ داگیرکردنی کەرکووک هەتا دوای گەیشتە ئەوەی کە ڕووداوانەی بەسەردا هات و ئێستاش ئێوە هەمان ئەو ڕۆحێتتان هەیە لە ڕووی سیاسی بێ لە ڕووی یاسای و دەستوری بێ بۆ پاراستنی کەرکووک؟ بە دڵنیاییەوە ئێمە کەرکووکە خەمی ئێمە ئەو ناوچانەیە و بەخۆش دەزانی ینی ئێستا باز لە قوربانیەکانی لە پێناو پاراستنی کەرکووک هەر لەو شەوە حوسێن مەنسوور و چەند فەرماندە و چەند پێشمەرگای شەید بوو لە ڕۆژی دوایتر شەی شێرکۆ و چەند فەرماندە و چەندەوە لە ڕۆژێ دوو ڕۆژانی ڕۆژی دوایتر لە سویەکی مانگ کە حوسێن مەنسوور و چەندین ئەمە جگە لە کۆمەڵە شەیدی دیکەی سەلاحدین مانی و کەمالی حاجی ئاغا و هەمووی لە پێناو پاراستنی کەرکووک و ناوچە جێناکۆکان شەیدەکان زۆر بەداخەوە ینی ڕەبێ داوای لێبوردنەکەم ئەگەر چکە ناتوانم ناوی یەکەیەکەی شەیدەکان بێنم بەڵام قوربانیەکان زۆر بوون ینی خوێنەکانی زۆر گەورە و ئەو بەڵام پاراستنی کەرکووکە و ناوچانش کارێکی ئاسان نەبوو. بەڵێ کاک گۆسا ڕەسوول بۆ ڕۆژی دوای شەید حوسێن مەنسوور شەید دەبێ مەسەلەن لەسەر کەرکووک کە خەڵکی خانەقینە خەڵکی منتیقەی خانەقین و ئەوانەیە لە دوای ئەوە هێشتا مەترسی مابوو لەسەر کەرکووک؟ پێشەوەی بچینە سەرەوە ئەو هجوومێک ئەو کاگاسۆ باسی کرد لەوەی چێکە لە هجوومەکان ئێمە باسیەکەین 17 هجووم بۆ کردنی کەرکووک کراوە ئەو دیکە من لە سەرەتاوە تا ئاخیر یەکێک لەوانە سەرکەوتوو بووە ئەو پەلامارانەین دەبوو باسی کاک سەرحەدش کرا لە هەموو هجوومەکانە کاک سەرحەد بەهێزێکەوە ئامادە بوو بەهێزێکەوە لە سەنگەرەکان نبوو بەڕاستی ئینسان حەق بە لایەنێکی ترە هەرچیەکە ئینسان بە حەق بە وجدان قسەی لەسەر بکاتەوە دەهات زۆر ڕەفیقی کاک شێرکۆش بوو هەر لەگەڵ ئەوە دەهات دوای شەیدبوونی کاک شێرکۆش سەرحەد هەرداهات گەر هەموو هێزەکانی پۆلیس ئاسایش بە بەردەوامی ئەوانە لە کاتی هێرشەکانە پێشمەرگە بوون یعنی بەڕاستی مەڵبەند تەنزیم نەبوو شتێک بێ بڵێ من لە ماڵەوەم و ئەوە شەڕە لەوێ و با نەچم و ئەوانە ئەو ڕۆژەی کە کاک شێرکۆ شەید بوو کاک شێرکۆ لە شەڕەکەیە بڵەن شەید بوو تر شەڕەکە درێژەی شێشەوەک باسم کردە تا نیمەڕۆ ئێمە منتیقەی خۆمان وەرگرتەوە لای ئێمە زۆر گرنگ بوو غازی شیمال نەگیرێ غازی شیمال خەتەر بوو کاگاسۆ ئەزانەیە ئەگەر داشێک بچواتە ناوی خۆی بتەقاندایەتەوە ڕەنگە کەرکووک بەشێکی گڕی بگرت باە مەخزنی غازی گەورە گەورەی تایە بۆی ئێمە لەوێ بڕێرەماندا بوو کە نابێ دەستی داعش بگاتە بەڵام کاتێک کە بەیانی ڕۆژ بووە چاومان ڕووناک بووە ئێمە هێرشی مزادمان دەست پێ کردەوە و کاک ڕێبوار کە قیادەی هێرشێکی مەدانی کرد لەگەر دژە تیرۆر و لەگەر هەندێک لە هێزەکانی کاکۆسەد و بەشێک لە هێزەکەی لیوای یەکش هاتبەوە لەو فترەیە ئەمجا بینیمان چه حەشاماتێک لە پۆلیس و لە ئاسایش و لە خەڵکی خۆبەخش و وەستا سابیر و ئەوانم بینی مەجموعەیش جا زۆر هاتنە مەیدانەکە بۆ شەڕ کەواتە ینی کەرکووک ئەمە بوو خەڵکەکە خۆی قوربانی دەربوو بۆ کەرکووک بەڕاستی بۆ ڕۆژی دووهام ئەوەندەی من ئاگاداری نەخشەکە بم خۆ کاگاسۆش ئاگادارە لە مقەڕەکەی کاکجەفەن نەخشەکە دانرا بۆی هەموو کەس بزانێکە یەکێتی چەند دەوری هەبوو بۆ ڕۆژی دووەمیش ئەمە ڕۆژی یەکەم کاگاسۆ و ئەوان نەبوونایە ئەو هێزەی داعش دەڕۆیشتە تا خەتەر کەشتە سەر کەیوان کە خەبازە جیرایتر خەبازە خۆزایی لە کەیوانەوە چەرێک ینی ئەوە دوورە ئەمان نەبوونایە بە تاکید هەموو شتێک ئەوە دەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمان هێرشی مزادشیان کرد تە لوەرچیان لە دەست دوژمن گرتەوە
بۆ ڕۆژی دووەم نەخشەکەەوە دانرا بەشێک لە هێزەکانی فریاکەوتن کاکەمەدی حاج کاکەڕەش کاک ڕەمەزان دێکۆنی کاگورانی سعید سوەفی کە خۆبەخش بوو لەوێ گەلێک کاچی ترکە و کاگاسۆتی ناوی هەموویم لەبیر نییە دەم ئاو بڕۆنە خوارەوە برەوە مەلا عەبدوڵڵا لە لای ڕێگاکەی تەل وەردەوە بەشێک لە هێزەکان بە سەرپەرشتی کاک مەحموود سەنگاوی لە ڕێی ئەو دێی نازام ئەسەلێ بوو شتێکی وا بووناوەکەی لەوێەوە بچن بەشێک لە هێزەکانی دژە تیرۆر و فریاکەوتن و هێزەکانی تر لە خەبازیان گرتەوە و لەوێەوە بەرەو خوارەوە بچن ئەو ڕۆڵەی سکرتاریەتش نابێ قەت لەبیر بکەین هێزەکانی سکرتاریەت کاک مەحموود بێسەری فەرماندەیانی دەکرد فەوجەکەی کاک ئەو کوڕی کە لە کەرکووک بوو ئامر فەوج و باش ناوەکەم لەبیر فواد کاک فواد و کاک جەمال و ئەوان ئێوارەکەی پەیوەندیان بە منەوە کردوتیان هێزەکەی ئێمە لە ناودەی ئەسەلیە ماوە دەوری گیراوە بەڵێ ئەوان مقاومەیەکی بێوێرەیان کرد ئەو شەوە خۆیان تەسلیم بە داعش نەکرد شەهیدیاندا دڵشاد فەرماندەکەیان بوو شەهید بوو چەند کەسێکی کە شەهید بوو فواد لێوە بریندار بوو هینیان نەکرد ئامادە نەبوون ئەو دێ و خانوو بەجێن داعش لەوان تێپەڕی بوو ئەو سیارە دەڕعی وا باسێکەن سیارە نەبوو کاکەوە گردێ بوو بەڕێیا ئەڕۆی ئەبێتی نێشکە نەهرۆ بۆی باسکردن وتی 12 بچین بێدا وەگەوە بووە شتێک بە قەدیا بێتە خوارەوە هیچ گەڵی پێاکەی تاسیری نەبووە ئەو باش بدوای تیارە لێدا و سیارێجینە هەر ڕەنگە بهاتە هەر نەگەڕاتەوە جامو جارێکە خو ناو خۆمانە قسەیەکمان نەبوو مامود هەر دەهات و یەکێکمانی گرت و فڕێمانی دای پشتی خۆی و دەمان دوای ئەوە کە لەوێ ئەو نەخشەیە یەک مەحوەری لەلایەن کاک ئەنوەری حاجی عوسمانەوە لە دوو بزەوە سەرپەرشتێکرا ئەوش هێزەکەی مام سیامەندی لەگەڵ بوو هێزەکەی کۆیە لیوایەکی هەفتا لەگەر لیوای دوو کە نیوەی یەکێتی و نیوەی با بڵێن هەشتا بووە بۆیە یعنی ڕزگارکردنەوەی مەحوەری پێنجش لەسەر دەستی کوڕە قارەمانەکانی یەکێتی ئەو ڕۆژەکرا بەڕاستی با ئینسان واقعی بێ بیرم دێ لە کەیوان بووین کاک کۆسرات کاک بەرهەم هەموو کاکەکان هاتن لە کاک ئاسۆ خۆی لەوێ بوو هەموو هاتن لەم قەڕەکەی ئێمە دانیشت بوون کاک کەماڵش لەوێ بوو کە لە مەحوەرەکەیان شەڕ بوو ینی ئەوش هاتووە لە ئێمە دانیشت بوو ئەتر بوونی مەڕۆ بەداخەوە ئێمە لە سەردان خواردوو لەم قەڕی ئێمە هەواڵی چی جەرگ بڕ هەمومانی دڵتەنگ کرد کەسنانی پێ نەخورا پشتی شکاندین کە کاک حوسێن مەنسوور پێکرا ئەو لەو مەحوەرەی لەگەڵ کاک مەحموود سەنگاوی ئەوانە لە عەسەلیەوە بەرەو مەلا عەبدوڵڵا کەوتو بۆ ڕێ لە هێرشەکەیە زۆر چوو بۆ پێشەوە بەداخەوە قەناس لێی دابوو شەهیدی کردبوو ڕەنگە بڵێم بە پشت شەهیدبوونی کاک حوسێن هیچی لەگەر ئەوەی کاک شێرکۆ هیچی کەمتر نەبوو لەوەی کە ئێمە چۆنە لە پشتمان شکات چکە ئەمانزانی هێزەکانمان بەم فەرماندانە دەتوانم بڵێم ئەمانە لە دەیەکەمەکانی فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان بوون کە ئەو ڕۆژە لە پێناو پاراستنی کەرکووکە لە دەستماندا بۆیە هیچ شتێک شاید نییە بۆ هێزەکانی ئێمە خوێن ڕشنەکان نەبێ ئەوانەی کە خوێنمان بەخشیوە ئەوانەی کە قارەمان ئێمە ماوین ئێمە هیچ مشکلە نییە چێکمان کردبێ ماوین و قسەی زری خۆمانەکەین ناو ماڵ و مناڵی خۆمانی بەڵام ئەوانەی کە شەهید بوون معلومە بە چه حەماسەتێکەوە ڕۆیشتون دەی وەرن بە ئاماری شەهیدەکان لە فەرماندە و پێشمەرگە بکەین من پێم ناخۆشە هیچ کوردێک هەر کوردێک شەهید بێ پێشمەرگەی ئێمەیە جا ئەو کووردە خەڵکی بادینانە خەڵکی سلێمانیە هەر کەسێکە بەڵام با کەس تاریخ چاواشەنەکە ئەمە ڕاستی مۆزوعەکانەکە ئەم ئێوارەیە لەگەڵ کاک ئاسۆ بۆتان باسەکەین و بە مولێ لێ نادەین و دوایی کە تەپڵی سەرکەوتن لەوێش لێدرا ئێمە توانیمان جارێکیکەی عادی سەنگەرەکانی خۆمان بکەینەوە و هێزی پێشمەرگە ڕێکخێنەوە و مەترسی هەر لەسەر کەرکووک ماوە چۆن نەماوە بەڵام وردە ئێمە وازانم لە نۆی سێ بوو هێرشێکمان کرد بۆ بەری ئەو بەری ئاو توانیمان لە دیفاعێکی مردووەوە هێزەکانمان بکەین بە هێزێکی هوجومی ئیتر ئەو کاتە عەرزمان زۆر ڕزگار کرد بە هاوکاری لەگەڵ مەحوەری پێنجە ئەو منتیقەی مەلا عەبدوڵڵا و ناحیەکە و ئەو دەوروبەرە تا دەگاتە دوای تا دەگاتە تازە نزیکەی 6 دێ و ناحێمان ڕزگار کرد بە قوڵایی 10 کیلۆمەتر چوینە پێشەوە ئەمجا ساتر و قەڵا و ئەومان کرد بۆ بەرگریکردن لە کەرکووک زۆر باش ئەم هەموو قوربانیە ئەم هەموو خوێن بەخشینەی حزبەکەی ئێوەی بەڕێز بۆ کەرکووک ئێستا کەرکووک کۆمەڵک کێشەی سیاسی یاسایی هەیە ئەبێت چی بکرێت ئێوە پەرلەمانتارتان هەیە سەر و کۆمارتان هەیە و علاقەیەکی بە قوتان هەیە لەگەڵ هێزولانە سیاسەکان چۆن جارێکی تر لە ڕووی یاسایی و سیاسیەوە ئەم جارە کەرکووچەکان بەجێناهێڵن و ئاوا دیفاع لە پەڵکانە و لە مەلا عەبدوڵڵا و لە دوو بزوو لە حتا پردێشەکەن تا ئاگاتە مەنتیقەی حەویجە پێشەوەی بڕۆیت سەر پرسیارەکەت ینی بۆی واقعی خەڵکی ئەمە پێشەوەی مەحوەرەکانی دروست بێ ئەو هێزانەی کە کاگوەستا باسی کرد هێزەکانی
لیوایەکەی جەنابی کاکۆسە هێزەکانی سکرتاریەت هێزەکانی دژە تیرۆر هەمیشە جگە لەو هێزانەی کە مەیدانی لەو سنوورانە بوون مەسەن چەندین جار لە یەکەمین هێرشی لە منطقەی مەلە عەبدوڵڵاوە چەندی پێشمەرگەی سکرتاریەت لەوێ شەهید بوونوانە کە لە پشتەوە بۆ ناسیفە و شتیان بۆ دانا مەسەرەن هێرۆخان ڕەبێت زۆر شارەزایەوەی نەبووێ بەڵام داوای چەک و تەقەمنی وتی وەڵای من نازانم چی وتی چیتانەوێ هەندێک دۆشکە و بیکەیسی و شتی بۆمانار کە نازانی بە دۆخێک توانیمان کەرکووک لەو ئەوانە بپارێزین بۆ بە مەسەلەی پرسیارەکە دیارە ئێمە بۆ معلوماتت ئێمە کەرکووکمان بەجێ نێشت لە دوای ڕووداوەکانی ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر هەمیشە بە بڕیارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ماوینەوە و ئێمە ئاسایش کە بەڕێزەوە ینی کاکەڵکەوت لە هەم چ لە شەڕەکانی ناوخۆ ناوشار چ لە شەڕەکانی دەرۆژ لە هەل هەمیشە لەگەڵمان بووە جامە جگەل لەوەی وەکوتم فەرماندەکان دیکە زۆر بەڵام ئێمە کەرکووکمان بەجێ نێشتووە هەمیشە هەوڵ بووینە ئەو دۆخەی بەسەر کەرکوودا هاتووە هەوڵ دەین ڕوبەڕووی ئەم تەحەدیانە بینەوە مەوزوعی تعریبە مەوزوعی گۆڕانکاریە مەوزوعی فشارەکان بووە هەوڵماندای هەم بەخۆتەزانی لە 2010 کارێکی ئاسان نەبوو ئەمە چوینە پرۆسەی هەڵبژاردنەوە کە من ئەو کاتە باسم کردوتمیان هەموو کورد دەبێت بە تێگرا بقاتعی پرۆسەی سیاسی بکەین لە عێراق چکە ناکرێت لە سلێمانی لاولێر نوێنەر تەبێ بەڵام لە کەرکووک نەبێت بە تایبەتی ئەمەی 2010 بۆ ئێمە زۆر ئەساس بوو کە پیان وا بوو کە کورد پێشووتر بە نەوعێک لە نەوعەکان توانێتی خۆی بچەسپێنێ بەسەر کەرکووە بەڵام 2010 ئەوە بۆ هەموو لایەک بە تایبەتی بۆ نەیارەکانمان بۆ دژمنەکان بۆ ئەوانەی نەحەقیان دەرهەق بە کورد و دەرهەق بە وشارە کردووە بۆیە بەدەستهێنانی 6 کورسی کارێکی ئاسان نەبوو بۆم پێشم وایانی وەکوتم دەبایە ئەو کاتە هەڵوێستی سیاسی لەو شوێنانە وەربژیرایە نەک بەڕۆم شەڕی پۆستی وەزیرێ یانەوە بکەم هەمیشە ئێمە دەبێ هەوڵ بدەین ینی واقعی ئێستا وایە هەوڵ دەن کێشەکانمان لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای حکوومەتی ناوەندیەوە لە ڕێگای دەستورەوە لە ڕێگای یاساوە چارەسەر بکەیت و تەنانەت ڕۆژێک لە ڕۆژانیش یەکێتی نیشتیمانی کوردستانە و شارێ بەجێ نێشتووە بارەگاکانمان شوێنەکانمان و خەڵکیش وا نەزانێ ئاسان بووە مانەوەی ئێمە ئاسان بووە تەنانەت ئەمە دێزار برادەرەکانیشمان ینی مەوزوعی زۆرجار کێشەمان لەگەر هێزە لە عێراقیەکان دروستە بوو مەوزوعی ئاڵا بوو مەوزوعی ڕوبەڕووبنەوەی دیکە بوو هەموو برادەران و فەرماندە و یان سەرکردایەتەکان داهاتن لەگەرمان هاوکارمان بووە جا بۆیە دەبێ هەموو هەوڵەکانمان بخەینەگەر و بتوانین ئێمە لەگەر چارەسەری ئاشتیانەی لەگەرەوەی بتوانین بەڵام نەحەقیەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت مەسلەی تعریب و پەرکانە و منطقەی داخۆک و من هەر لێرەوە سڵاو و ڕێز بۆ خەڵکی خۆراگریە و دەڤەرانەشە دێرن بەڕاستی ئەوەی لە دەبەری داخۆک ڕوبەڕووبوونەوەکانمانەوەکانیان پێشمەگە ئاسایە و لە منطقەی سەرگەڕان و پەرکانەوانش ئەویش هەر کارێکی ئاسان نیە دیارە بە خۆتانزانن بەشێک لەلایەنە دەستگا ئەمنیەکانی ئەو سنوورش کە هاوکاری ئەو تعریباناکەن و ئەبەن جگەل لەوەی کە حافزی کەرکووک کە بە وەکالەت کە ئەویش نەحەقیە دیکەیە چکە ئێستا ئەنجومەنی پارێزگاماوە هەوڵماندا و کاتەش کە ئەنجومەنی پارێزگایان لیستی برایەتی کە بەلایەنی کەمەوە ئەگەر لایەنە ئیداریەکەی بەدەستێمەوە بایە مەسەرەن من بێ ئەم دیاردەی بەدڵنیاییەوە بەداخەوە دەڵێم ینی کاتەکەی ئەوە نییە زۆر شت برینەکانەوە بکەین بەڵام ئەوەش بەشێک بوو لە خەتێ دیکە لە کەرکووچەکان کرا بەڵام دڵنیا بن خەڵکی کەرکووک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشەش تەنانەت لە دوای سەردانیشتماندا باز لەوەمان کرد کە دەبێت مەوزوعی ئیداری و مەوزوعی ئەمنی کەرکووک چارەسەر بکرێ هەوڵێکیش هەیە بەڵام دەبێت هەوڵەکانمان زیاتر چە بکەینەوە لە ڕێگای نوێنەرەکانمان لە ڕێگای بەڕێز سەرۆک کۆمار و لە ڕێگای وەفدەکانمان کە دانووساندن لەگەر حکوومەتی ناوەندیەکە زۆر باش کاگاس و کاگۆستا ڕسوڵ ئێوە ینی لە بوارە یاسایی و سیاسەکەی ئەبێت چۆن ئەم خزمەتە قوربانیدانە ئەم خوێنەکە ئەم هەموو زەحمەتی باسیەکەی کە ڕەنگە ئەمە تەنها تیمێکی هۆلیود بتوانێت تعبیر لەو ڕۆژانە بکە بۆینەوەی نوێ بزانێت کە چی ڕۆی داوە چۆن ئەبێت دیفاعی سیاسی و یاسایی لە کەرکووک بکرێت وڵی من پێشەوە ئەمێ ئەوش بڵێم ینی هێزەکانی پشتیوانی دوو تەنها ئەو ڕۆژە نەبوو کە کاک حوسێن لەوێ شەید بوو
لە چەپەکە بن لە سەرەتای شەڕەوە کاک مەریوان جێگری کاک حوسێن بوو بە خۆی و کەتیبەکانیەوە لە هەموو مەیدانەکەی ئامادە بوون و ئەوانە بوون بەڕاستی دەیانتوانی با بڵێن هێزێکی ئاگری بەهێز بن بۆ هەم بۆ ئەو ڕۆژەش کە دژمن شکایەوە بۆ ئێمە هەم بە درێژایی شەڕەکەش پشتیوان و پشتیوانگەلێکی گەورە بوون. هێزەکەی کاک ئەیوبش هین نەبوو، یعنی هێزێک بوو هەمیشە دەزوەشێن بوو، هێزێک بوو ئێمە بۆ کاتی ئامادە بەکارمان دێنە لە هەر کوێ هجومێکمان لەسەر بووایە ئەوان حازر بوون. جگە لەوە ئەوان سەرەتا لە ڕێبەشیر بەڕاستی شەڕیان لەسەر بوو شوێنێکی زۆر قورس. کۆی هێزەکانی ئێمە لەو جەبهەیە من بۆی کیس برادرە دوای نەڵێ ئەوە ناوی من هاتو ناوی ئەوە نهاتن نەڵم کۆی هێزەکانی مەحوەری چوار دەتوانم بڵم پشتی شێریان لە بەرگری و لە پشتیوانی سیاسیشتان هەبوو کاگۆستا ڕەسوڵ. پشتیوانی سیاسی ئێمە مەڵبەندی کەرکووک بوو، مەڵبەندی کەرکووک تاکە شوێن بوو ئێمە لە قسەمان کە لەگەڵیان دەکرد بۆ مەبەستی تەنسیقاتی لایەنی سیاسی لەگەڵ شیعە لەگەڵ گەلێ لایەنەکانی تر. ئێمە لە ڕاستیە ئەو فترەیە دەکرا کورد سوود لەو ئازادی کەرکووک وەرگێ کە بەدەست خۆمانەوە بوو بەداخەوە پارێزگارەکەی پێشوو ناچووە بەغا ناچوە بەغا تاوەکو لایەنە یاسایی و قانونیەکەی ئیدارەدانی کەرکووک بەلایەکە بخەن. جا بۆچی ناچوو سەرکردایەتی سیاسی کورد لە پشت ئەم مۆزوعەوە بوو ئەوەیان لێ گەڕێن با بۆ بەرنامەیەکی تر بێ، بەڵام لە ڕاستیە غەدر لە کەرکووک کرا چونکە ئێمە هەموو شتێ بەدەست خۆمانەوە بوو. ئێمە خاوەن کەرکووک بووین کاکە، ئێمە خاوەنی ئەوە بووین کە کەرکووک هی ئێمەیە ب 4 ساڵە ئەی سەرکردایەتی سیاسی کورد و ئەی جەنابی پارێزگاری ڕابردوو کە مردش بە ڕەحمەت بێ باشە بۆچی ناچوون لە کەرکووک لایەنە سیاسی و ئیداریەکە یەکلاکەن و خۆ منی پێشمەرگەیەک لای ناکاتەوە من چیم پێ ئەکرێت لەگەڵ ئەو لایەنە سیاسی وینەیە. بۆیە ئێمە وەک هێزی پێشمەرگەی کوردستان بە سیاست شکاوین بە شەڕ نەشکاوین. دواسرنجی من ئەوەیە هیوادارم ئێمە بتوانین ئەم جارەیان لەلایەنی سیاسی و یاسایی ئیداری کەرکووک ڕێک بخەینەوە. ئەوەش با بزانن ئەوانەی کەی سەر لە کەرکووک حکومڕانن ئەو مەسلەی پارێزگاکارەوە هەم کاتیە و هەمیش خۆی سەپاندووە. ئەسکەرەکەش دەبێتەوە تێبگەن کەرکووک شارێکی کوردانە، نە بەداگیرکراوی هەتا سەر خەڵک قبوڵەکە بمێنێتەوە، نە بەم شێوەیەش ئیداراتێ. باشترین حەل ئەوەیە ئیدارەیەکی مشتەرەکەی تەندروست دروست بکرێ بۆی کەرکووک بڕێتە ڕێ. سپاس دەکەم دواسەرنجی بەڕێز کاگاسۆ. من زۆر سپاس وەڵا داوای لەبوردن ناکەم جارێک ئەگەر ناوی هەر یەکێک بە هیچ مەبەستێک نەبووە چکە ئینسان زاری وایە بە بەرنامەیەکەوە ڕەنبێ تەحدید نەمیستە، یعنی ئەگەر هەر ناوی کەسێکم نەهێنابیان هێنابێتن ئەوەی دیکە بە دڵنیاییەوە من بۆ کوتم هەمومان بەیەکەوە توانیمان کەرکووک و ئەو ناوچانە بپارێزین. بەڵام ئەوەی کە دەمێ دڵنیایی بدەمە خەڵکی کەرکووک و کەرکووچەکانە ئەو ناوچانە ڕۆژگارێک ڕژێمی بەعەز بە ئاگر و ئاسن حکمی وڵاتی کردێ. چەندین حیزامی ئەمنی هەبوو لە دەوری کەرکووک و کۆنتڕۆلی کردبوو 35 ساڵی بەعەز تعریبی کردبووانە. ڕۆژگاری زۆر زەحمەتتر و سەختترمانەوە کردووە. نابێ بێ ئومێد بین، ڕاستە تێدەگەین تعریب هەیە، ناخۆشی هەیە، نەعەدالەتی هەیە، ناتەوازنی هەیە، بەڵام ئێمە جارێکیش هەم لەگەر ئەوەی داینە تەبایی برایەتی بگەڕێنینەوە بۆ ناو کەرکووک و کەرکووچیەکان و لەگەر ئەوەش داینە بەڵێ پێکاتی کەرکووک وایە دەبێ شەراکەت بین زار لە بینی پێکاتەکانی کەرکووک وانە، بەڵام ئەوەی کە ئێستا ئەو ناتەوازنیە هەیە ئێمە هەموو هەوڵەکانی خۆمان ینی لە ئامادە بووینە ڕەبێ خەڵکی کەرکووک شایەدی ئەوەمان بۆ بدا کە هەموو وەختێک لە یەکەمی ڕۆژی داعشەوە هەتا ئەم ڕووداوانەی ئەم دوایە هەمیشە لە مەترسی ژیانمان لەسەر هەبووە. ئێستاش لە ئەوەی کە ئەو هەموو قوربانیەمان داوە دڵنیایانەکەینەوە کە لەگەر یانە بین و من جارێک کە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدان کوردستان و ئەو شەهیدانەی کە لەم ڕۆژانە کە شەهید بوون، یعنی داوا لێبورد نەکەمە هەندێک لەو شەهیدانە نەتوانم ژمارەکەیان زۆرە، بۆیە سڵاو و ڕێز بۆ کەسوکاریان و هیوای سەرکەوتن بۆ ئێوەش خوات. سپاس بۆ بەڕێز ئاسۆ مامەند دەدامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز وەستا ڕەسوڵ ڕایشکاری سەربازیە و سەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ هەردوو بەڕێزتان. ڕۆحی شەهیدەکانی داستانە سەر بەرزەکەی کەرکووک شاد بێت و هەمیشە سەرکەوتن بۆ کەرکووک و هەموو کوردستان. لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهنمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بە خواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.